هەمومان وێنەی داهاتووی منداڵەکانمان نەخشاندووە چی و کێ دەبن، بەڵام زۆرینەی ئەمە نایەتە دی. بەسانایی ئاشنابووین بە وێنەی ژن، پیاو لەگەڵیدا گەورە بووین. سەختە تێبگەین و قبوڵی ئەوە بکەین کە ڕەگەز و شوناسی زیاتر هەیە لە ژن و پیاو. ئەگەر دایک و باوک گومانیان هەبێت کە منداڵەکەیان جیاوازتر گەورە دەبێ لەوەی چاوەڕێی دەکەن، ئەوە دەبێتە مای شۆک بۆیان. بیرکردنەوە و نیگەرانیەکان بەنهێنی دەمێننەوە. زۆرجار ترس و شەرمەزاری دەبنە هۆکار کە لە ناو خێزانەکەدا هیچ قسەی لەسەر ناکرێت، تەنانەت لەگەڵ نزیکترین کەس و کاریشدا گۆشەگیری و تەنیایی بەڵدەکێشێت بەسەریاندا. هەمیشە خەونم ئەوە بوو کوڕەکەم گەورە بێت و ژنی بۆ بهێنم و وەچەکانی ببینم. تۆ بڵێیت خەونەکەم هاڕە بکات؟ ساڵێکە من لەو پەڕی ناخۆشیدا دەژیم. کاتێک بەڕێکەوت گوێم لە کوڕە هەرزەکارەکەم بوو، بە تەلەفۆن لەگەڵ هاوڕەگەزێکی خۆیدا قسەی دەکرد. خەریک بوو شێت ببم، بەرچاوم ڕەش بوو، بە زەحمەت دەمتوانی هەناسە بدەم. یەکسەر منداڵی کوڕەکەم هاتەوە بەرچاو کە چۆن گەورم کردووە و چ خەوێکم هەبووە بۆی. نەمدەزانی چی بکەم و هانا بۆ کێبەرم. لێ وشکەکانی خۆم دەگەست. هەستم دەکرد زۆر بێکەسم. ناشتیوا نابێت. چاوێکم بەناو ماڵەکەدا گێڕا بۆ ئەوەی بزانم کەسی تر گوێ لەو قسانە نەبووە. تەلەفۆنم بۆ خوشکەکەم کرد. خوشکم، کوڕەکەم نەخۆشە، دەبێت بی بە مەلای دکتۆر. نەخۆشیێکی زۆر دەگمەن. نەمدەوێرا بە باوکی بڵێم. بۆ ماوەیەک زۆر شەڕی ئەوم لەگەڵ خۆمدا دەکرد. تا ڕۆژێک گرەی دڵی خۆم بۆ کردەوە. وتم ڕەنگە کوڕەکەمان پەیوەندی هەبێت. باوکی وتی کوڕەکە گەورە بوو و ئاساییە، بەڵام پێم وت پەیوەندی نە ئاسایی. باوکی نەیدەزانی مەبەستم چییە. تاوتم لەگەڵ کوڕاندا پەیوەندی هەیە. ئەو هەر هاواری دەکرد پڕ بە ماڵەکە. ئەیوت شتیوانیە. بابا تۆ چوزانی وایە. ئەی بینیە کوڕەکەمان، ئێمە عایلەیەکی بەناوبانگی شارەکەین، لە خێزانی ئێمەدا شتیوان نەبووە. ئەگەر کەسێک بکوژێت هێشتا پێم ئاسانترە خەڵک بزانێت. ئەمرم لە شەرما، نازانم چۆن سەر بەرزکەمەوە لە ناو خەڵکە. باوکی کەسێکی تووڕێ و پێشتر زۆر تووڕە ئەبوولەی. کۆتا جار کە کوڕەکەم وتی دەرمانم خواردووە بۆ ئەوەی خۆم بکوژم، ئەو وتی جا ئەوە نییە زیندوی بەچیە چێ؟ بەهۆی ئەم کێشەیەوە قسەکردنی من و باوکی باشتر بوو. کچەکەم بە گریانەوە بە براکەی وت ئەگەر دەستگیرانەکەم بزانێ لێم جا ئەبێتەوە و قەت شو ناکەم. تۆ دەبێت وەک پیاوێک ڕەفتار بکەیت. کوڕەکەشم تێکەڵمان نابێت، بە تایبەت لەم دواییانەدا. زۆر بێزار و بێتاقەتم. هەرەڵێم خۆڕاگرە بم و جلی جوان لە بەرەکەم کاچمە دەرەوە. بەڵام لەپڕ بیرمەکەوێتەوە هەموو خۆشیەکان لە لوتە مەهێنێتە دەرەوە. قەت لە ناخۆ دڵخۆش نیم. ئەڵێم مناڵەکەی من ئاوایە، ئیتر دڵت بەچی خۆشە. ئێمەش بەتەواوی دابڕین لە خەڵک. باری گوزەرانمان باشە. کوڕەکەم لە خوێندنگەیەکی ئەهلی ئەخوێنێ. باشترین مۆبایل و خواردنی بۆ دابین کراوە. هەموو کات لە هیچی کەم نەبووە. نازانم بۆ ئاکات. نازانم هەڵی من لەکوێیە بوو. بۆ وای لێ هات. ئەمەوێت چاک بێتەوە. بە دوور بێت لەوەی کەسانی تر لە ڕووی جنسیەوە بیچەوسێننەوە. من کوڕەکەمم خۆش هەیە. نامەوێت ئازاری خۆی بدات. ئەگەر شتێ لە خۆی بکات ئەوە منیش واکەم. ئەزانم زۆر سەختە بۆ ئەویش. کوڕەکەم دڵتەنگە. من دڵتەنگم. ئەمەوێت کوڕەکەم دڵخۆش بێت. ئیتر نازانم چ ڕێگەیەک بگرمە بەر. چۆن لەمە تێبگەم. هەمیشە هیوام ئەوەیە کوڕەکەم سەرفراز بێت. هەست بە جیاوازی دەکەم. هەستم هەیە بۆ هاوڕەگەزی خۆم. ئەمە ئاسایی نییە. نابێت بەم جۆرە بم. چونکە دایک و باوکم دڵخۆش ناکات. نابێت کەس بزانێت بە حاڵم. پێویستە بگۆڕم. بەڵام لە ئینتەرنێت کەسانی ترم دۆزیەوە کە هەمان هەستی منیان هەیە. پێم دەڵێن بە دوای هەستەکانت بکەوە. بەڵام ئەوە مانای چییە؟ ئەگەر مناڵەکەت پێت بڵێت کە هاوڕەگەز خوازە، لەوانەیە هەست بە بێدەسەڵاتی و دڵتەنگی یان تووڕەیی بکەیت. لە سەرەتادا ئاساییە هەست بە دوودڵی بکەیت یان ڕەتی بکەیتەوە. تۆ وەک دایک و باوک هەست دەکەیت بەڵێنەکەت لە دەستدا، ئەو بەڵێنەی کە هیوا و چاوەڕوانیەکانت لەسەر بنیاد نابوو بۆ مناڵەکەت. وەک کەسانی پیشەیی دەزانین کە ئاخاوتن دەتوانێت یارمەتی دەربێ. بۆ زاڵبوون بەسەر شۆک و بێدەنگیدا لە دەرەنجامی بابەتی فرە ڕەگەزی
ئێمە زانیاری و ڕاوێژ پێشکەش دەکەین بۆ دایکان و باوکان و مناڵەکانیان تا تەمەنی 21 ساڵ. خزمەتگوزاریەکانمان زۆر نهێنیە. پێکەوە دەتوانین بە دوای چارەسەرێکدا بگەڕێین بۆ ناکۆکیەکانی ناوخێزان.